بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ ئێوەی خۆشەویستا دەبین قسە دەکەین لەبارەی ئەو کەمپینەی کە دەستگای خێرخوازی بەخشین و لەگەڵیدا نەخۆشخانەی بەخشین بە هەموو کۆمەلگاکانیەوە کەمپینێکیان ڕاگەیاندووە بۆ هەو هاوڵاتیانی کە زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی تورکیا سووریان زانین کەمپینەکە لە چی پێک وەک دەزانین کە لە ڕابردوودا هەمیشە و بەردەوام دەستگای خێرخوازی بەخشین لە بەرەی خەڵکدا بۆ لە بەرەی ئەو هاوڵاتیانە بووە کە هەمیشە بەردەوام پێویستیان بە هاوکاری و بە لێقۆماوانە بووە لەگەڵیشیدا لەگەڵ وەرزەکان و لەگەڵ هەموو ئەو کارە ساتانەی کە ڕوو لە هەرمی کوردستان کردو دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە بەردەوام هاوکاری و کۆمەکی پێشکەش بۆ کەسانە کردووە لە ئێستاشدا کەمپینێکیان ڕاگەیاندووە و لەگەڵیشیدا ئەم جارە نەخۆشخانەی بەخشین هاوکارە لەگەڵیاندا کە بە چەندین بابەتی جیاواز هاوکاری زیان لەکەوتوانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا دەکەن گفتوگۆی زیاتر دەکەن لەبارەی کەمپینەکەەوە کە کەمپینەکەیان بەناوی کەمپینی بەخشین و ژیانەوە بووە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار حەسەن بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین وەروە بەڕێز کاگێمن قزڵچی سەرپەرشتیاری کەمپینی بەخشین و ژیانەوە یەخوا بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر ئەگەر بێمە لای بەڕێزتان دەزانین کە لە ماوەی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین وە لەگەڵیشیدا نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی وە کۆمەلگا پزیشکیەکانی دیکەشتان هەمیشە و بەردەوام هاوکاری خەڵکی بوون بەڵام ئەم جاریان هاوکاریەکان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە لە سێکتەری تەندروستی دەستگای خێرخوازی بەخشین کە تایبەتە بە نەخۆشخانە و کۆمەلگا پزیشکیەکان دەتوانم بڵێم سوپاس بۆ خوای گەورە کە نەخۆشخانەی بەخشین شەرەفی ئەوی پێبڕاوە کە ڕەچەشکێن و داهێنەری ئەم تایپە لە ئیشکردن بێت لە خزمەتکردنی خەڵکی لە ڕووی لە بوارە تەندروستیەکەیەوە کە پێم وایە نمونەیەکی جوان و ناوازە بوو لە کوردستان کە دەستی پێکرد ئەویش بە لەژێر دروشمی لای ئێمە دڵنیاتری و کوالەتی باش و نرخی هەرزان کە خەڵک دەستی بگا بە خزمەتگوزاریە تەندروستیەکان هەر ئەمە ژوای کرد بەڕاستی بەرپرسانی دەستگای خێرخوازی بەخشین بیر لەوە بکەنەوە کە ئەم خزمەتگوزاریە هەر تەنها ناو سنتەری شاری سلێمانی نەبێ و پەلبەهای بۆ شار و شارۆچکەکان کە خۆشبەختانە ئێمە لە ئێستادا لە 5 شوێنی تر کۆمەلگای پزیشکی بەخشین بوونی هەیە کە ئەمانەش ڕۆژانە و بە بەردەوامی خزمەتێکی باش و بەرچاوی هاوڵاتیانی کوردستان دەکەن بۆیە خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین بەڕاستی جێی دڵخۆشی و دەستخۆشیە کە لە بەتایبەتی لە بواری تەندروستیدا بۆیە ئەمەش بەڕاستی وای لە ئێمە کردووە کە چاومان لەسەرەوە بێت تەنها هەر لە چوارچێوەی شارێک و هەرێمی کوردستاندا نەبێت بۆیە سوپاس بۆ خوا توانیمانە ڕوئای ئەوەمان هەبێت کە ئەم خزمەتگوزاریانە بگەینین بە خەڵکی تریش و بە شوێنەکانی تریش بۆیە دەستگای بەخشینیشی لەسەرەوە کردووە بەڕاستی کە ئەم خزمەتگوزاریانە بگا بە خەڵکی تر بەبێ جیاوازی ئاین و ڕەگەز و نەژات ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەی بەخشینیش لە شاری سلێمانی پێشوازی لە خەڵک دەکەین کە زۆرینەی ئەو خەڵکانی کە دێنە لای ئێمە هەموو ڕەنگە جیاوازەکان هەموو بیر و ئایدیاکانی تێدایە و دەتوانم بڵم خەڵکێکی تێدایە هەر پێشتر ئەگەر نەزرەیەک لەسەر نەخۆشخانەی بەخشین هەبوو بێ خەڵک پێی وابێت تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بووە سوپاس بۆخوا ئێستا بەخشین ئەوەشی تێپەڕاندووە و ئێمە ڕۆژانە دەبینین کە خەڵکێک هەیە بەڕاستی پارەی شوێنی تریشی هەیە و لەوانەیە توانای هەبێ بچێتە تەنانەت دەرەوەی کوردستانی بەڵام خۆشبەختانە سیقە و سومعەیەکی سیقەی هەیە بە نەخۆشخانەی بەخشین و دێ لە نەخۆشخانەی بەخشین وەک دەڵێی بەدوای خزمەتگوزاریەکان و پێداویستەکانی خۆیان لەو شوێنە دەبینەوە بۆیە ئێمە ڕۆژانە ئەم خەڵکانەش دەبینین سوپاس بۆخوا و نەخۆشخانەی بەخشین بەدەر لە خزمەتی تەندروستی کە کردوێتی هەمیشە چاوی لەسەرەوە بۆ بەڕاستی ئەمە ڕۆژانە خەڵکێکی فەقیر و هەژار و کەم دەرامەت کە تەنانەت پارەی عیلاجی پێنیە پارەی فەحسی پێنی هەموو ئەمانە لە بەخشیندا بەڕاستی وەک دەڵی کەس بە دەستی بەتاڵی نەگەڕاوەتەوە و بە پێی توانیمانە سوپاس بۆخوا لە ئاسی متمانەی ئەو خەڵکە دابین و هاوکاریان بین قسە لەسەر کەمپینەکەی ئەم جارەیە کە ئێمە بەڕاستی لە نەخۆشخانەی بەخشین و کۆمەلگاکان بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە مەهام و ئامانجی ئێمە گەورەترە لەوەی کە تەنها هەر لەم بوارەدا بیرمان لەوە کردەوە کە خوشک و براکانمان بە تایبەتی لە باکوور و ڕۆژ ئاوا کە ئێستا
تووشی کارەساتێکی ئاوا بوون ئێمە بتوانین چۆن هاوکاریان بین چۆن خزمەتیان بکەین بۆیە خۆشبەختانە لە ستافی ئیدارەی نەخۆشخانەی بەخشین و بەڕاوێژ لەگەڵ کۆمەلگا پزیشکەکانی بەخشین و سێکتەری تەندروستی دەستگای خێرخوازی بەخشین گەیشتنەوە قەناعەتی کە ئێمەش هاوکاری خوشک و براکانمان بین و ڕاگەاندنی کەمپینێکی لەو شێوەیە ئەویش بە لە بواری پێداویستی پزیشکی و تیمی تەندروستی و دەرمان و ئەم شتانەوە بتوانین هاوکاریان بین زۆر باشە کاک دوتۆ یان دێمە لای کاگەمەنیان هەر لە ناونیشانەکەیەوە دەست پێ بکەم کەمپینی بەخشین و ژیانەوە بۆچی ئەمە تا هەڵبژار بەخشین و ژیانەوە بۆ ئەم کەمپینە بەنای خی گەورە بەڕادەست ئێمە کاتێکە لەگەڵ جەناوی کاک دکتۆر و کاک شێخ فەقرەتین بەڕاوێژ بەکو جەنێگە دووکار فەرمووی لەگەڵ دەستگای بەخشین و لەگەڵ بەشەکانی فەڕەکانی تری نەخۆشخانەی بەخشینە هەستین بۆی کە هەستکردن بۆ بەرپرسیارەتی مرۆڤایەتیەکە لای ئەمە ئینسان سنتەرە ینی لە چ میلەتێکە لە چ وڵاتێکە لە چ قاڕەیەکە لە چ شارێکە لە ئانی بە پێ جیاوازی ڕەگەز ئاین هەستمان بۆ بەرپرسیارەتی کرد کە بەدانیشانی بەخشین و ژیانەوە بتوانین کەمێک لەو ناڕەحەتی و لەو ئازارەی ئەو ڕووداوە کەمکەینەوە بە پێی توانەوە دەسڵاتی خۆمان و هەستمان کرد ئێمە ئەتوانین بەشێک بین لەو کەمکردنەوەی ئازاری خەڵکە و بتوانین دووبارە یارمەتی ئەو کەسانی کە ئێستا لە ژێدار و پەردووی بیناکانان یاخود دواتر ڕزگار کراون پێویستیان بە یارمەتی تەندروستی هەیە پێویستیان بە دکتۆر هەیە پێویستیان بە ئەدەواتی پزیشکی هەیە لە سۆنگی ئەمەوە بەرەرماندا کە بۆ ناونیشانی بەخشین و ژیانەوە وەکو چۆن فەرمی هەر کەسێک بتوانێت کەسێک لە مردن ڕزگار بکات وەکو وایە هەموو کەسی زیندوو کردبێتەوە بۆ لەو سۆنگەیەوە ئەو ناونیشانەمان لێ ناکە بەخشین و ژیانەوە ببینەوە هۆی ژیانەوەی ئەو کەسانی کە پێویستیان بە یارمەتی هەیە لەلایەن دکتۆر و نۆرسەکانمانەوە ستافێکی کارامە و شارەزە لە ئامادەکاری ئەویان کە ستافێکی زۆر شارەزە و زۆر کارامە لە ڕووی توبیەوە لە ڕووی ئەوەی کە یارمەتیدانی ئەو کەس ئەو خەڵکە لێ قەماوەی کە لە ئێستا گیریان خواردووە زۆر باش ئیسان یارمەتی لێمە لای بەڕێزی کاگەمینجان کاک دکتۆر لەبەرەوەی کە کۆنفرانسی ڕۆژنامەوەی تەلای نەخۆشخانەی بەخشین و لەوانەیە زۆرێک لە بینەران زۆرێک لە خەڵکی پیان وابێت تەنها ئەم کەمپینە لەلایەن نەخۆشخانەی بەخشینی سلێمانی و ڕاگەنراوە ئایا ئێوە کۆمەڵگاکانی دیکەشتان بەشدارن لەم کەمپینە بە دڵنیاییەوە ئەمە و کەمپینی سێکتەری تەندروستی دەستگای خێرخوازی بەخشینە وەکو ئەرز بکردن سێکتەری تەندروستیش کە پێکاتوە لە نەخۆشخانەیەک و 5 کۆمەڵگا لە ئێستادا و زائیدەن هەموو لە قوفەرعەکانی بەخشینیش لە شار و شارستانی کوردستان کە ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لەو کەمپینەوە بۆ ئەو بەڕێزانەی کە دەیانێت دەستێکی هاوکاری بن بۆ ئەو کەمپینە بۆیە ڕاست ئێمە لە بەردەم نەخۆشخانەی بەخشین و ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین وەگەڵی زیاتر بە ئیشوکارەکان هەڵدەستین بە حکمیەوەی خۆزانی شاری سلێمانی کە سنتەرە و لەوانەیە زۆر شتە بێ لێرە ئاسانتر دەستمان پێ بگات و زۆربەی ئەو کادیرانەی کە لە پشتی ئەم کەمپینەی شەوەن چونکە خۆتان نەزانن بەڕاست بە تایبەتی ڕاگەاندنی کەمپینێکی لەو شێوەیەوە لە ماوەیەکی کەمدا و بەو حەجم و قورساییەش ئاسان نییە و کۆمەڵێک کادیری باشی پێویستە کە سوپاس بخوا ئێمە کۆمەڵێک خەڵکی زۆر باش کە تەنها ئەوانەنی کە دەرکەوتون لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا یا مەسەڵەن چەند کەسێک بێت سوپاس بخوا هەر کەسێک کە تەکلیف کرابێ بۆ ئەو ئیشە خۆشبەختانە زۆر بە جوانی ئیسیجابیان هەبوو هاتوون بەدەممانەوە و خەڵکێکی باش هاوکار و پشتیوانمانە کە ئێمە ئومێدی خێرمان بە هەمویان هەیە ئینشاءڵڵا دڵخۆشین بە ئەم پێشوازیە گەرمی ئەو کاریە دڵسۆزانەی بەخشین و لە هەموو فەرعەکانی الحەمدوللا ئیسیجابی باشەیە ئێوە هیچ ئیتیساڵێکتان پەیوەندیەکتان کردو بەوەیەوە کە بزانن چیان پێویستە لە جانبی تەندروستیەوە ئەوەی کە بەدەل لە ئێوە کەمپینەکەشتان بابەتی دارایشی تێدایە و کۆمەکی دارایش کۆکەنەوە بەڵام دەزان لەوێ چیان پێویستە لە جانبی تەندروستیەوە کە بۆیان برن خۆی کارە ساتەکە بەداخەوە کارە ساتێکی گەورەیە ئەم کارە ساتە گەورەش ینی وەک دڵی بەدەر نییە لەوەی کە پێویستیەکانیان زۆرە ئێمە بەڵە بە دڵنیاییەوە لە هەماهەنگیدا هەبووین بە تایبەتی لەگەڵ بەرپرسانی
وەزارەتی خارجی و ئەمانەش لەسەر خەت بوون بۆی کە بەڕاستی بیریشمانەوە کردەوە ئێمە خۆ دەزانی کەمپینی زۆر ڕادەگەیەندرێ و زۆری کەمپینی تریش هەیە لە کەمکردنەوەی قورسایی ئەو کەمپینانەش نییە بەڵام ئێمە بەڕاستی هەستمان کرد ئێمە لەم ڕووەوە دەتوانین خزمەتێکی باشکەین و دوای ئەوەش کە داواکاری دەتوانم بڵم ئەوانیش بووە کە لەم ڕووە بەڕاستی زەرور بوون بە هاوکاری بەتابەتی لە بوارە تەندروستیەکەیەوە مەسلەی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و ئەمانە بۆ ئێستا چونکە خۆتان نزان حەجمی کارەساتەکە زیاد لەوەیە کە چاوەڕوان کراوە و حەسەب معلومات و ئەو زانیاریانش کە هەیە تا ئێستا خەڵکێکی زۆر لە ژێردار و پەردووی خانوەکاندا تەنانەت ئێمە ئەوەندەی کە لە پەیوەندیدا بووین وە لەگەڵ ئەو ڕێکخراوانی ئەوێ کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازی لەوێ هەیە وە کۆمەڵە خەڵکی تریشکە لەوێ هەیە تەنانەت ئەوان پێداویستیەکانیان گەیشتۆتە ئەوەی کە پێویستیان بە مەسلەی شتی بیناسازیش هەیە وەکو دڕێل و ئێڵتی و کۆمەڵەشە چونکە تا ئێستاش کۆمەڵە خەڵکی زۆر گیری خواردۆ لە ژێردار و پەردووی ئەمانەدا بەڵام لە زیمنی هەمویان زیاتر لە جانیبە تەندروستیەکەیەتی کە بە تایبەتی هەم مەوسیم و وەرزەکە خۆتان دەزانن کە مەوسیمەکەی هی ئەو ساردە کۆمەڵە پەتاو ئەمانە شەیە لەم کاتەدا و حاڵەتەکانیش پێویستی بەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە من دەتوانم بڵێم هەرچەندێک کە دەستی هاوکاریان بۆ درێژ بکرێ هێشتا هەر لە ئاسی قەزیەکەدا نییە. زۆر باشە کاگە من دێم لای بەڕێزت دەزانی کە کارەساتەکە لە سووریا و لە تورکیا بووە ئێوە بە دوو تیمی جیاواز دەچنەوە شوێنانە ئێمە سەرەتا کاتێککە کەمپینەکەمان ڕاگەیاند بۆ هەردوو وڵات بۆ وڵاتی تورکیا و وڵاتی سووریا بەتاکید و هاوکارانەش هەر بۆ هەردوو وڵاتە بۆ بەبێ جیاوازی چونکە ئاماژەم پێکرد پێشتر ئێمە کاتێکە ئەو کەمپینەمان ڕاگەیاند بۆ دروشمەی ئینسان سنتەر مرۆڤ لە ئەمە لە هەر شوێنێکا بێت لە سووریا بێت لە تووشیا بێت لە وڵاتێکی ترا بێت لە ئێران بێت لە هەر وڵاتێکی ترا بێت گرنگەوە ئێمە بتوانین تا چەند ئەتوانین بەپی توانە و تا چەند هاوڵاتیان بەدەم ئەو بانگەوازی ئێمە دێن کە مانگەشمان بۆ کردەوە یارمەتی دەرن بۆ ئێمە بەڵێ بەتاشیت تیمەکان بۆ هەردوو لایە بۆ بێجیاوازی و پشت بەخوای گەورە ئینشاڵڵا وەکو ئاماژەم کرد بە ئەکەوێتەوە سەر ئەوەی تا چەنە ڕێژی هاوکاری بۆ ئەو کەمپینە دێتە لای ئەمە بەتاکید ئینشاڵڵا بۆ هەردوو ماوەکەتان دیاری کردووە کە چەند ڕۆژ دەخایێنێتەوە ئەو کۆمەکە کۆبکەنەوە بە زووی بیگەێن ئەوێ بەڵێ بەتاکید کۆتا ڕۆژ وەکو بەرپرسی دەستگای بەخشین ئاماژەی پێکرد لە کۆنگرەکە تاکو ڕۆژی سێشەممەیان بەردەوام بین و پاشان تاو کاتە دوای ئەوەژەکە هاوڵاتیان ویستیان هاوکار بێن ئێمە بە وەجبی دواتر ئەتوانین ڕەوانیکەین هەم بۆ تورکیا هەم بۆ سووریا بەڵێ بەتاکید تاو کاتە ڕاگەێنرا بەڵام دوای تر ئەگەر بەردەوام لەسەر خەتە بین بۆ ئەو گەیاندنی و هاوکاریانە بە هەردوو وڵات. زۆر باشە کاک دکتۆر لە نەخۆشخانی بەخشین لەوانە لێ پێویستە کۆمەڵێک ئامێری تەندروستی بێت هەر لە فریا گوزاری سەرەتایی ئەمبوڵانس ئێوە ئەو شتانەتان ئامادە کردووە کە بۆ پێویستی بە ئەجێزەیەک بێت لە دەستگای نەخۆشخانی بەخشین و بیبن بۆ ئەوێ خۆی ئەو پێداویستیانی کە لەم کاتەدا پێویستە بۆ لێقەوماوان و کارەسات بارانی ئەم کارەساتە زیاتر حاڵەتە فریاگوزاریەکانە چونکە خۆتان دەزانن تۆ لەو شوێنانە ناکرێت عیلاجی تەواو ناتوانێت عیلاجی تەواو بۆ بەرکەوتوان بکرێت بەڵام تۆ باشترین شتەوەیە کە فریاگوزاری سەرەتاییان بۆ بکرێت تا دەگەنە نزیکترین شوێنی چارەسەر چونکە بەتایبەتی ئەجیزەی تۆبی ئەمانە ئاسان نییە گواستنەوە بەکارهێنانی لە شوێنی ئەم ڕووداوانە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە ئامادەکاریمان کردووە بۆ ناردنی ئەمبوڵانسی فریاگوزاری کە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین چەند ئەمبوڵانسمان هەیە و ئەم ئەمبوڵانسانە دەنێرین و ئامادەکاریمان کردو بۆ ناردنی تیمی تەندروستی کە پێکاتون لە پزیشک و پەرستاری زانکۆ و کادیری پزیشکی کە بتوانن معالەجەی و حاڵەتە سەرەتاییانە بکرێت لەوێ وەزائیدەن مەسەلەی دەرمان و پێداویستی پزیشکی ئەوەی کە بۆ فریاگوزاری سەرەتایی و بۆ حاڵەتێکی کاتیە لەم شوێنەوە تا دەگاتە وەک دەڵی نەخۆشخانەیەک یا شوێنێکی نزیک بۆ چارەسەرکردنی تەواویان لەوانەیە سەر پزیشک و پەرستەروانە بینەری ئێمە بن ئێوە ئەگەر کەسێک بیاوێت لەگەڵ ئێوەیە بێت و لەگەڵتانە بەشدار بێت کەس دەتوانین لەگەڵتانە بەشدار بێت چه پزیشک بێت چه پەرستاریان ئەوانەی کە بە خۆبەخش دایانێ کار بکەن بە دڵنیاییەوە کاک دانیار ئێمە
لە نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگاکانیش دەرفەتیەوە دەڕەخسێنین خەڵکێک گەر بیەوێ هاوکارمان بێت دەستبارمان لەگەڵ بگرێ ئێمە بە خۆشحاڵیەوە دەستخۆشیمان هەیە و پێزانیمان هەیە و مەمنونیشیان دەبین بەتایبەتیش بۆ ئەم کەمپینەی ئێمە بۆ ئەم تیمانەی کە ئێمە ڕەوانی دەکەین بۆ هەردوو وڵاتی تورکیا و سووریا چونکە خۆتان دەزانن بە تایبەتی ناوچەکە ئەو ناوچانەی کە کارە ساتبان و لێ قەوماون ئەمجارە بم بوومە لەرزەیە ناوچە کوردنشینەکانن بۆیە ئەمە وەکو هاوسۆزیەک بە واجبی دینی و ئینسانی خۆمانمانزانیوە کە دەستباری و هاوکاری خوشک و براکانمان بین لەو شوێنانە و لە زمینیەوەژە ئەگەر کەسێک بیوێ هاوکار بێ بەڵام لەوە چێ نەتوانێت وەکو پێویست یا ئەو دەرفەتەی پێ نەدرێ بۆ خۆی بەتەنیا وەکو تاک بگاتە ئەوە کاری خۆبەخشی بکە ئێمە لە خزمەتی یابین و هاوکاریان دەبین بەڵام ئەوەش دەکەوێتە سەر ڕێژەی ئەو بەشداریکردنی ئەو خەڵکانەوە بەدەمەوە هاتنی و کۆمەڵە خەڵک چون خۆتان دەزانن بە تایبەتی ئیجراعات و ناردنی تیم و ئەمانش هەندێک ڕێکاری قانونی هەیە کە ئێمە ئامادەکاریەکان دەکەین و هەر کەسێکیش کە لەگەڵمان بێت و وەک دەڵێ بتوانین ئەم ڕێکارانی بۆ جێبەجێ بکەین بە دڵنیایەوە ئێمە خۆشحاڵ دەبین و لە خزمەتیاندا دەبین زۆر باشە کاگە من بەدەل لە پێداویستی و دەرمان و ئەو ئەمبوڵاسانی کە دەیبن لەگەڵ خۆتانە بۆ ئەوێ ئێوە لە کەمپینەکەشدا ئاماژەتان بە کۆکردنەوەی دارایی کردووە لەو کەمپینەدا ئەو داراییە ئەو پارەی کە دێتە دەست ئێوە لەم کەمپینەدا لەگەڵ خۆتانی دەبن یاخودەوە تا پێداویستیەکردن بۆیان کاک دانیار ئێمە وەک جەنابەت ئاماژەت پێ کرد هەم بە ئەدواتی تۆبی و هەمیش بە پارە بەڵێ هەردووشمان ڕاگەیاندووە بەڵێ بە تاشی لێرە ئەو ئەداواتانە کە پێویستە لێرە کۆیان دەکەینەوە و پیان دەکڕین و دەیبێنەوە ئەوێ چکە لەواز ئێستا ئەزمەیەکی زۆر لێ دروست بووە هەتا چەند ساعتی لەمە پێش لە تووشی ئاماژە پەیوەندیان پێوە کردین کە پێویستیان بە خێمە هەیە ئەڵەن لێرە و سەری گونجاوترە و ئەوەیە ئەگەر بتوانن بۆیان بنێرن بۆ ئەوێ ئەمە ئەو شتانێکە پێویستە بالا بە تاکی لێرە ئەیکەڕین چونکە سەری گونجاوترە لێرە و ئەزمێنی ئەگەر ئەوەش ئەو ئۆپشنێژ نیە هەیە توانین پارەکە بەرینە ئەوێ بەڵام ئێستا لەوێ وا هەستەکەین وەک معلوماتمان هەیە سعرەکان لێ گرانن بۆی باشترین حل ئەوەیە باشترین ڕێگا ئەوەیە لێرە شتەکان بکڕین و لەگەڵ خۆمانە ببینەوە ئەوێ زۆر باشە کاگرەوە دەزانی کە پامێکی مرۆڤیانە بگەینی ینی تا چەند زەرورە تەواوی کۆمەڵگای کوردی بەدەم ئەم بانگەوازی ئێوە بێت و هاوکارتان بێت و پشتیوانتان بێت دەزانی کە گومانی تێدان ئێمە کارەساتی سروشتیە پێدەچێت ڕۆژ لە ڕۆژان کۆمەلگای ئێمەش بگرێتەوە ئێمەش پێویستمان بە هاوکاری بێت بۆ یەکە خۆی باڵا دەست لە کاتێکی کە شافرێ ئێمە بکەوێتەوە گرنگە کە هاوڵاتیان ئەمەیان لەبەرچاو بێت و یارمەتی و کۆمەکی ئەم کەمپینە بکەن وڵا کاک دانیار ئێمە ئومێدی زۆرمان بە خەڵکی خێرخواز و جەماوەری بە شەریفی کوردستان هەیە کە خۆشبەختانە لە هەموو کات و ساتێکدا ئەگەر خەڵکێک پێویستی بە مەوقیف بوو بێم پێم وایە خەڵکی کورد و بەتایبەتیش کوردستانی ئەم بەشە پارچەی باشوور دەتوانم بڵێم خزمەتکردن و بەدەمەوە چوون و بەهاناوە چوونی براکانیان نەریتێکی لە مێژینەیە و ئومێدمان هەیە کە لەم کەمپینەدا بەڕاستی خەڵک باش دێ بەدەممانەوە و هاوکاری باش دەبێت چونکە ئێمە ئەزمموی پێشتریشمان هەیە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەگەر بیرتان بێت لە کۆتایی 2011 بۆ کۆتایی 2011 و سەرەتای 2012 کە دەستگای خێرخوازی بەخشین ئەو کاتە کەمپینێکی ڕاگەیان بۆ ڕۆژ ئاوا من دەتوانە بڵم شتێکی زۆر ناوازە و نەوەعی بوو زیاتر لە 70 ڕێ لە ئەو کاتە پێداویستی و شتکە کۆکرایەوە نێردرا بۆ ئەوەوە پارەیەکی زۆر سواز بخوا کە خەڵکێکی زۆر لی مستەفید بوو بۆیە بۆ ئەم جارە ئێمە ومێدمان وایە خەڵکی خێرخوازی کوردستان و بازرگان و خێرەومەندان دڵنیام کە مووقیف و ئیسیجابی باشیان دەبێت بۆ ئەو کەمپینە اینجا دوجار ئەمە کاک دانیار شتێکی ئینسانیە خی گەورە کە لە قورئانە فەرموێ ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا تۆ بەشداربی لە گێڕانەوەی ژیان بۆ کەسێک وەکوە تۆ ئەوی مرۆڤایەتیت زیندوو کردبێتەوە دەستت هەبێت لە زیندووکردنەوەی تەواوی مرۆڤایەتیدا و ڕزگارکردنی تەواوی مرۆڤایەتی پێم وایە ئەمە کەم نییە و خەڵکی کوردستان ئەمانە بەڕاستی حەقە وەک دەڵێ بە فرسەت بزانێ بۆیە هیچ شتێک بەکەم نەزاندرێت لە مووقیفەدا بە تایبەتی لەم حاڵەت و کارەساتەدا زۆر جار هەیە ئێمە بۆ خۆمان بە حکمەوەی لە بوارە تەندروستیەکە داین و دەبینین جاری وا هەیە لەوانەیە
لە کاتی خۆیدا دانانی کانولایەک و پێدانی مغەزیەک ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگار کات تا دەگاتە نەخۆشخانە تا دەگاتە شوێنێکی تر بۆیە ئەمانە بەڕاستی شتێکی ئینسانی گەورەیە و خوای گەورەش پاداشێکی باشی بۆ داناوە کە من قەناعەتم وایە هەر کەسێک یعنی سڵ نکاتەوە لە شتێکی کەمیش هاوکاری ئەم کەمپینە بێ چونکە دوجار ئەوەی کە تۆ دەیهێنی هەرچەندێک کەم بێ دەتوانین ئێمە چەند عەدەد کانولایەکی پێ بکڕین و بیگەینە دەستی ئەو خەڵکە دەتوانین مەسەلەن چەند باندج و پلاسەرێکی پێ بکڕین و بیگەینینە ئەوێ کە هەموو ئەمانە احتیمالی ئەوەی بۆ دانێ لەوانەیە کەسێک بەهۆی ئەم باندجەوە کە لەوانەیە من و تۆ بە کەمی بزانین لێرە بەڵام ژیانی لە مردن ڕزگارکەی و بتانی بیگەینیتە شوێنێکی تر بۆیە ئیشەڵا ومێدمان وایە و خەڵک ئیسیجابی باشی هەبێ بۆ ئەو کەمپینە و دڵنیابن لەوەی کە ئێمەش وەکو خۆی دەیگەێنین و نوێنەرێکی سەرڕاست و ڕاستەقینی ئێوە دەبین بۆ گەیاندنی ئەم هاوکاریان باز لەو متمانەیە بکەمانی الحەمدلله متمانەیەکی زۆر باشەیە هەم لە دەستگای خێرخوازی بەخشیم هەم لە نەخۆشخانەکەی ئێوە ئەم متمانەیە بۆچی دەگەڕێتەوە کە لەگەڵ بوونی چەندین کۆمەلگا و نەخۆشخانەی دیکە هەن بەڵام هەمیشە بەردەوام متمانەی زیاتر دەبەخشێت بە نەخۆشخانەی بەخشینەوە بۆ دەستگای خێرخوازی بەخشینیش کاک دانیال طبعا ئەم سیقە و متمانەیە ئاسان دروست نەبووە ئێمە بەڕاستی دوای فەزلی خوای گەورە بوونی کۆمەڵێک خەڵکی پەروەردەکراو لەو موئەسسەیەدا و خەڵکێک بەڕاستی کە تەنها و تەنها پاڵنەر و نیەتی خزمەت و خێرە لەو شوێنە بۆی ئەمانە وای کردو ئەم سیقە و متمانەیە دروست بێ بە موئەسسەیە و لەخوا بەزیاد بێ ئێمەش ئەو فترەیە کە لەو شوێنەدا ئیشمان کردو و ڕابردوش سەلماندوویەتی خزمەت و ئیشەکانی بەخشین بەڕاستی دەتوانم بڵێم کەمترین گومانی هەڵگرتووە چونکە شتەکان هەمووی ڕوون و شەفاف بووە و شتێکی تریش کە هەیە بەڕاستی ئەم موئەسسەیە موئەسسەی شەخسی نییە ئەمە موئەسسەیە کە هی دەستگای خێرخوازی بەخشینە کە من دەمەوێت لێرەشەوە بەڕاستی سوپاس و تەقدیری زۆرم بۆ بەرپرسانی ئەم دەستگایە کە ئەوانەی لە پشت ئەم دەستگایەوەن هیچ کاتێک ئەمان بەڕاستی وەک دەڵێ ئەمەندە دەستنوقاو نەبوون لە خزمەتکردن و هاوکاریکردنی خەڵک وە هەمیشەش دافع و هاوکار بوون بۆی کە ئەم موئەسسەیە سیفەتە خێرخوازیەکەی لە دەست نەدا بۆیە ئەم سیقە و متمانەیەش خەڵک خۆی بینیویەتی لە ڕابردوودا و هەموو ئەمانش کە دەکرێت بە تایبەتی لەم کەمپینەش کە ئێمە دەیکەین ئەوەی کە هاوکاری ئەم کەمپینە بێت شتەکان بە دیکۆمنتە ینی کەسێک کە هاوکاری مادی بێنێ وەصلی بۆ دەکرێت و ینی هەموو شتەکان بە وەصل و وسوڵات دەگاتە شوێنی خۆی وە ئەگەر خەڵکێکیش بێ هاوکاری مەسەلەی دەرمان و پێداویستی پزیشکی ئەمانە هەمووی ئیجراعاتێک دەگیرێتە بەر کە وەک دەڵێ بۆ پەڕی متمانەوە کابرا بتوانێت وە بزانێت کە ئەو هاوکارێنێک کە کردوێتی دەگاتە شوێنی خۆی زۆر باشەکە گە من زۆر خەڵەکەی لە دەرەوە باسی لەوەکەن کە پێما بێت ئەنی باز لەوەکەن کە درەنگ ئەم کەمپینە ڕاگەنە لایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئێوە تا چەند گرنگیتان دا بەوەی کە بزان ئەوان چیان پێویستە تاوەکو و ڕوون بێت بەرچاوتان ڕوون بێت بۆی کە کۆمپینەکە ڕابگەێنن بەڵێ ئەندێک کەس وە هەستەکەن کە درەنگان بەڵام هیچ کاتە درەنگ نیە بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتی خەڵک بێت چونکە بەڕاستی کۆمەڵی خەڵکی زۆر ئێستا لە خێمەیە لە چادرە ئاژی بۆ مناڵی بەڵە بە تەشید ئەمە مناڵی ساوایتایە ئافرەتیتایە پیریتایە ئەمانە پێویستیان بە چاودێری پزیشکیە بە تەشید پێویستان مستەلزەماتی توبیە بۆیە هیچ کاتە درەنگ نیەوە ئەو ئەساتەکەەوە نەگەورەیە ڕووداوەکەەوە نەگەورەیە ینی بەلەوەچێ بە چەند مانگی تر نتوانێت کۆنتترۆل بکرێت بۆ شوی کە بڵێ وڵاتر پێویستان بە هیچ یارمەتی و ئەوە نییە سستافێک نییە خودت تیمێک نێبینێری بۆیە زۆر باشە کاک دکتۆر ئێوە ئامادەکاریتان کردو بۆەوەی کە دوای ئەم کەمپینە پێچێت کەمپینەکە گەورەتر بێت بۆ منە ئێوە کەسانی کە بێ ئامادەیان تێدا بێت بڵێ ئێمە بە خۆمان و بە ئەمبوڵاسیش ئامادەکەین بین لەگەڵتانە و لەگەڵتاندا بەردەوامیواتە ئامادەکاریتان کردو بۆ ینی گەورەبوونی ئەو تیمێکە چێ بۆ ئەوێ بە دڵنیاییەوە ئێمە چاوەڕوانیمان هەیە کە بەدەمەوەچوونی خەڵک بۆ ئەم کەمپینە بە تایبەتیش خۆتان دەزانن ئەم جۆرە کارە ساتانە هەموو ساڵێک و هەموو ڕۆژێک ڕوونادا ئێمە بیرمانەکە هەمیشە پارچەکانی تری کوردستان وەک دەڵی باوەشیان کردوێتەوە بۆ خەڵکی
هەرێمی کوردستان لە کاتی لێ قەوماندا بە نمونێ کۆڕەوەکەی ساڵی 91 و ئەمانە کە خەڵک چۆن باوەشی کردوێتەوە چەندین حکارەسات و حاڵەتی تر هەبووە کە خەڵک هاوکار بوون بۆی ئێمەش وەکو وەک دەڵێ ئەمانە لەبەر چاو دەگیرێ و پێمان وایە خەڵکی ئێمەش بەڕاستی ئەو مووقیفانەی لەبەر چاوە و هەموو ڕۆژێکیش ئەم مووقیفانە بەڕاستی دووبارە نابێتەوە هەر ئەگەر بیهینە بەرچاوی خۆمان ئێستا ئێمە بەڕاگانی ئەم کەمپینە دەرفەتێکمان ڕەخساندووە بۆی کە خەڵک بتوانێت ئەسپی خۆی تیاتاو بە لەوانەیە دوای 4 ڕۆژی دوای ئەم کەمپینە تۆ ئەگەر نێتیشت هەبێ و بشتوانە بتەوێت خێریش بکە یان بتوێت ئەم هاوکاری بکەین نەکتوانی بیگەێنی بۆیە ئێمە پێمان وایە ئەم ئیسیجابەی خەڵک بە شێوەیەک دەبێت کە ئەم کەمپینە پێویست لەوانەیە پێویست بۆ بکە کاتەکەی درێژ بکرێتەوە بەڵام لەبەرەوەی کارەساتەکە ئێستا وایە بریندارێکی زۆر هەیە و خەڵکێکی زۆر ئێستا لە ژێ دار و پەردوو پاژماوەی بیناکاندا بۆیە ئێمە بە پێویستمانزانی لە ماوەیەکی کووردا ئەو بڕە هاوکاری کە دەگاتە دەستمان لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکی بە زووی بیگەێنین و ئەگەر ئیشاءالله شتی تریشە بوو ئێمە دەتوانین لە قۆناغی دواتردا بیگەێنین بەنسبەت بەشێکی تری پرسیارەکەتەوە کە خەڵکێک بیەوێ هاوکارمان بێ خۆبەخشی وەکو بە ئەمبوڵانس بپار شتێک بە دڵنیاییەوە ئێمە ئەم کەمپینە بە کەمپینی خەڵکی کوردستان دەزانین ئێمە تەنها خۆمان وەک دڵی کە بە ئەمینێک دەزانین لەم ڕۆ کە کەمپینەکەمان ڕاگەاندوە ئەگینا ئێمە خاوەنینین خەڵک خاوەنیەتی بۆیە هەر کەسێک بیەوێ هاوکار بێ دەستباری لەگەڵ بگرێ کەمپینی خۆیەتی و ئێمە لە خزمەتیابی زۆر باشە دکتۆر ڕێبوار و کاگە من ناوڕێکمان هەیە دواتر بەردەوام دەبین لەگەڵتانە ئەزان خۆشەویستان دەچین لای ناوڕێک و دواتر بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان لازان خۆشەویستان بەردەوام دەبین کاک دکتۆر بێم و لای بەڕێزتان شێوازی کۆکردنەوەی کۆمەکەکان چۆنی دەبێت ئێمە شێوازی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریەکان دیارە دوو بەشە بەشێکیان هاوکاری مادیە کە ئێمە لە هەموو شار و شارۆچکانی کوردستان لە قوفەرمان هەیە و ژمارەی مۆبایل و پەیوەندیمان هەیە و تەنان لە دەروی کوردستانیش ئەگەر کەسێک بیەوێ هاوکاری ئەم پرۆژەیە بێت ئەکاونتی بانکی و فاسپەی و ئەمانە هەیە بەم تەریقانە دەتوانێت هاوکاریەکانی بگەێنێت بەشێکی تریان دەرمان و پێداویستی پزیشکیە کە ئەمەشیان خەڵک دەرمان و پێداویستی پزیشکی هێنێ بۆ ئێوە تقریبان ئەمەیان لەوانەیە تۆزە قورس بێ بۆ خەڵک بۆ لەبەرەوەی مەرجنی هەموو کەس بزانێت پێداویستی دەرمان لەم کاتەدا بۆ ئەو هاوڵاتیانێت چییە بەڵام دەتوانێت مەسەن لە جیاتی ئەوە پارە بێنێ ئەو کاتە بە پرس و ڕاوێژ بە ستافەکانی ئێمە ڕێنمونی بکەین چ جۆرە دەرمانێک بکڕێ و بەشێکی تریان بەڕاستی ئەمە خۆمان مخاتەبەکردنی شەریکات و کۆمپانیاکانی دەرمانە بۆ کۆگاکانی دەرمان کە دەتوان ئەوەی کەنیەتی هەبێت و حەزی هەبێت و ئارەزوی هەبێت ئەوەی کە هاوکار بێت دەتوانێت هاوکاریەکانی لە ڕێگەی ئێمەوە بگەێنەکەم پێم وایە ئەمەیان باشترە چونکە بە تایبەتی جۆری دەرمان و شێوازی هەڵگرتن و ئەمانە لە ڕووی عیلمیەوە لە کۆمپانیا و کۆگاکاندا باشتر هەڵگیراوە و پارێزراوترە
بۆیە حاڵەتەکە ژوایە کەمتر وایە خەڵک لە ماڵەوە وەکو پێویستم عیلاجانەی هەبێت و عیلاجی زیاد لە خۆی بێ ئەنجابی هێنێ ئەمە تەبعەن تۆزە قورسە بۆ ئێمە و بۆ پاراستنی کوالیتی و متمانەش ئاسان نییە ئێمە ئەم دەرمانان تێکەڵکەین بۆیە باشتر وایە ئەگەر کەسێک ویستی ئەوە بە هەر دەرمان بکڕێ پێداویستی پزیشکی بکڕێ دەتوانێت ئەو کاتە بە پڕاوێژ لەگەڵ تیمەکانی ئێمە پێی بڵین چ شتێ بکڕە بۆ خۆی ئازادە لە هەر شوێنێک دەیکرە گرنگەوەی ئێمە هاوکاری کۆمەکان وەردەگرین و دەشتوانێت پارەکە تەسلیم بکات و ئێمە دوایی لە مەجموعە ئەو کاتە چ شتێک پێویستیە بۆ ئەوێ لەوانەیە ئێسامە لە ڕاگەانی ئەم کەمپینە بە نمونە ئایتمێک پێویست بێ بەڵام وەکو پێویست خەڵک نەیهێنابێ ئەو کاتە تەرکیزکەینە سەر ئەو پێما بێت ئاسانکارێکی دیکەش بۆ ئێوە ئەوەیە کە ئەم فاست پێ هەیە ینی کە ئاسانکارێکی زۆ باشەوە خەڵک لە ماڵی خۆی توانێت پارەکە بەدڵنیایە و دواترێ وەری بگرن ینی بەدڵنیایەوە شتێکی زۆر باشە کاگە من لێمەلای بەڕێستان ئەو کەسانی کە هەڵتامژاردن بۆ ئەو تیمانەی کە دەچنە تورکیا و سووریا کەسانی شارەزان چۆن ئەو تیمانەتان هەڵبژاردۆ چۆن هەڵبژێراوی نێو نەخۆشخانی بەخشین و کۆمەلگاکانی نێو نەخۆشخانی بەخشینە بە تاکیدەوانی کە هەما بژاردن و هاوکارم بۆی کە بێنە بەشداری لە تیمەکە بکەن هەموو کارمەندی شارەزا و کارمەندی خاوەن خێبرا کە چەند ساڵ لەو بوارە ئیشان کردی و تەجربەیەکی زۆر باشیان هەیە بە تاکید کاتوانن بە ئاسانی ئەو ئەرکانی کە ئەدرێ بە سەرشانانەوە جێبەجێ بکەن و بە تاکیدەوە لە هەموو بەشەکانی بەخشین ئەو کارمەندانە هەم لە پزیشک هەم لە نەرسەکان بەشدارە من لەو تیمەیە کاگە من لەوێ کەستان هەیە قسەتان لەگەڵا کرد بن لە جانبی تەندروستیەوە کە وەزعەکە چۆنیە پێویستە ئێوە لێرە چ ئامادەکاریە بکەن چی بەرن لەگەڵ خۆتان یان هیچ قسێکتان کردو لەگەڵ بەتاکیدەوە لە ڕاگەاندنی چەند ڕۆژە پێش ڕاگەاندنی کەمپینەکەش و لەگەڵ چەند ڕێکخراوی خێرخوازی کە ئەوان جێسەر لە تووشیا لە سووریا وەکار دەکەن لە کارکردان بەڵێ بەتاکید قسەمان لەگەڵا کردوون و هەمانگیمان هەیە لەگەڵیانە بە ڕاوێژ و بەدەچن بۆ ئەو پێداویستانی کە ئەوان ئاماژان پێکردو بڵە بە تاکید ئەو گومانی تێدانی ئێستا ئەو ناوچانی کە زیانیان بەرکەوتووە بوومەنەرزەکە بۆتە کارەسەت بۆ ئەو ناوچانە پێچێت ناوچەیەک زیاتر پێویستی بەوە بێت کە ئێوە بەدەمیەوە بچن ئێوە ئاگاداری ئەوەن کام ناوچانەیان زیاتر پێویستیان بە کۆمەکی و هاوکاری ئێوەیە بەڵە بە تاکید دمە ڕۆژانە متابعەکەین و ئەمەندەکاری بۆکەین بۆ ئەو شوێنانەی کە کەمتر هاوکاریان پێگەیشتووە و خۆمان حاز دەکەین بۆ ئەوی کە تیمەکانمان بکەین بە چەند بەشێکەوە لێ و دابەشیانکەین بۆ ئەو شوێنانی کە زیاتر و کارەساتیان بەسەردا هات و یاخود کارسانی قورستر یاخود کەمتر ڕێکخراوەکان دەستیان پێگەیشتووە کاک دکتۆر بەشێکی زۆر لە خەڵکی ئێمە ینی زۆر چاویان لەسەر کوردانی ڕۆژئاوایە ینی لەبەرەوەی کە چەندین وڵات هاوکاری و کۆمەکیان پێشکەش بە تورکیا کرد کە جێی خۆیەتی و پێویستیشە بەڵام بۆ ڕۆژاوا کەمتر خەڵکانی سووریا کەمتر وڵاتان ڕویان تێکردو ئێوە ئامادەکاریتان کردو کە هاوکاری زیاتر پێشکەش بەوام بکەن و لەگەڵیشیدا جانبی ئیداری و چونتان بۆ ئەوێ لەوانێت کەمێک ئەوەش بۆ خۆی ئاڵۆز و قورس بێت بەدڵنیاوێ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین و سێکتەری تەندروستی ئەوەی کە تەرکیزمان لە سەرەتی بەڕاستی ئەو خەڵکانێک کە پێویستیان بۆ هاوکاریانی ئێمەیە جا لە هەر ئاید و نەتەوەیەک بن لە هەر پارچەیەک بێت لە هەر شوێنێک بێت بەنسبەتەوەی جەناب کە دەفەرمی خەڵکێکی زیاتر لەوانەیە بەدەم تورکیا و ڕۆژی بێت و کەمتر گەشت پێ بە ڕۆژئاوا ئەوەش دەکرێت مەسەلەن لەوانەیە ڕێکار و ئیداریاتی ئەوەی کە خەڵک ئاسان دەستی نەگەشتی پێ بێوێ کەمتر ڕێکخراوەکانی سیجابیان بۆ ئەوێ هەبووی بەڵام ئەوەی کە ئێمە بەڕاستی تەرکیزمان لە سەرەتی ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری ئەمڕۆ ئینسانن لە هەر شوێنێک بن لە سووریا بێت لە تورکیا بێت لە هەر شوێنێکی تر بێ و ئێمەش ئەگەر دیقەتی لە زۆربەی کارەساتەکاندا کە بەسەر ئەم وڵاتی ئێمە هاتووەوە زۆر جار هەیە ئێمەی وەکو کوردی بەژمێنێت کە پێویستمان بە هاوکاری بووە لەوانەیە خەڵکێک پرسیاری نەکردە بێ ئەمە چنەتەوەیەکە گرنگەوەی مەبەستی وەکە هاوکارمان بێ بۆی ئێمەش بەڕاستی ئەوەی کە تەرکیزمان لەسەرەتی ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ لێ قەوماون و تووشی ئەم کارەساتە بوون ئینسانن جا هەر کەسێکە هەر بیرکردنەوەیەکی هەر نەژاد و ئایدایەکە بەڕاستی ئەمە ئەوەی کەمە بەسمانە دەستی هاوکاری بگەێنین بە هەموو مرۆڤێکی توش بووی ئەم کارەساتە کە ئەوەش بە پێی پلانێک ئێمە دەکەوێتەوە سەر ئەو ڕێکارانەی گەیشتنمان بەو شوێنانە چونکە بەڕاستی ئەمە
مەبەستمانە ئەو هاوکاری و تیمانەی ئێمە دەستی بگا بە هەموو ئەو شوێنانی کە ئەم کارەساتە ڕوبەڕووی ئەم کارەساتە بۆتەوە و هاوکاری ئەو خەڵکانە بین کە لەو شوێنانە پێویستیان پێمانە. کاک دکتۆر تا ڕۆژی سێشەمە پێما بێت دانراوە پێتاوانی ئەم ڕۆژانە کەم بێت یاخود پێویست بکاتەوە درێژتری بکەنەوە بەدڵنیایەوە کاتەکەی کەمە. بەڵام ئێمەش بووە تەرکیزمان بەڕاستی لەسەرەوە بۆ بە زوویی بتوانین لانی کەم لە قۆناغی یەکەمی ئەم کەمپینەدا هاوکاریەکانمان بگەێنین. ئەگەر ئیشاڵە ئیسیجابەی خەڵک وابووە پێویستی کرد ئێمە خۆمان ئامادەی ئەومان تێدا کە کاتەکەی درێژرکەینەوە چەندین وەجباتی تری ئیشاڵە خەڵک بەڕێ بکەین. زۆر باشە کاگە من ئەگەر ئینشاءڵڵا بە سەلامەتیەوە گەشت نەئەوێت پەیوەندیتان دەبێتەوە لەگەڵ نەخۆشخانەی بەخشینە کە لەوێ ینی ئاگاداریان بکەن بۆ دووبارە کەمپین ڕابگەێنەوە دووبارە پێویستیان بە هاوکاری دیکەیە بۆی کە زیاتر هاوکاریان پێشکەشکن دڵنیام کە ئێوە چوونە ئێوە دیمەنەکانتان بە چای خۆتان بینی ئەو کاتە بۆتان ڕوونە بێتەوە کە پێویستە چی بکەن. بەڵێ بە تاکید ئێمە وامانداناوە ئەو تیمێک کە ئەچین بۆ تورکیا و بۆ سووریا بتوانین کەمتر لە هەفتەیەک بلێ بەرداوام من دوای ئەوە تیمی تازەتر بە دوای ئەوانان دێت هەتا ئەو کاتێک کە پێویستیان بەوا بکە ئێمە لێ بمێنینەوە بەڵێ بە تاکید بەرداوام ئەبێت بۆ تیمەکانمان تا ئەو کاتە وەکو ئاماژەم پێکرد مدێکی زەمەنیدانی بۆ هەر تیمێک و وەجبەکان ماوەجی تیمەکانمان بە دوایەکدا و بە زنجیرەیی بە بەردەوام بە قۆناغمەند بەشدارە بین لە هاوکاریکردنی ئەو لێقۆمانانی کە لە وڵاتی تورکیا و سووریا دەبێت. زۆر باشە کاک دکتۆر دەمەوێت تۆزە زیاتر لەسەرەوە قسە بکەین ینی هاوکاری و کۆمەکی خەڵکی خێرخواز تا چەند دەبێتە مایەوەی کە ئێوە زیاتر خزمەت بەوام بکەن زیاتر هاوکاریەکانتان بگەین ئەوان وە زیاتر بتوانن بەدەم ئەو لێقۆماوانەوە بچن. کاک دانیار ئێمە بەڕاستی دڵمان ژان دەکا کە ئەو دیمەنانە دەبینین زۆر جار خێزان و باوک و دایکی و مناڵی خۆمێتە بەرچەمانیەوەندا چێژە ئێمە بیهێنە بەر چاوی خۆت ئێستا هەر کەسەمان لە ناو ماڵ و منداڵی خۆمان لە شوێنێکی گەرم و خۆش بێ مشکیلە ینی کۆم ئەمانە لەم جەوە ساردەدا تۆ مناڵێک دەبینی لەژێ داروپەردوو خانوێکایە تەنها تروسکایە کە بیبینێ ڕووناکاییەکە لە کەلێنی بلۆک و بەرد و چیەوە ئەیبینێ چاوەڕوانی ئەوەیەک دەستێکی میهرەبان دەستی ڕاکێشێت و نەجاتیدا لەو شوێنە ینی دیمەنەکان بەڕاستی تراژیدیانەوەی کێمە لێ ئەلام دەیبین کە من پێم وایە ئەوە بەشێکی کەمێتی کە ئەوەی من و تۆ دەیبینین لێرە ینی خەڵکانێک شتێک دەگەێڕنەوە لێ بەڕاستی وەک دەڵی دڵێکی دەوێت تەحملی بیستنی و یا بینینی ئەم دیمەنانە بکات باوشێک دەبینی چەند کۆرپەیەکی بەدەستەوەی نازانێت چی بکە ینی بە دیار لاشەی منداڵەکەیەوە بگری لەولاوە کۆمەڵە لە ئەندامانی خێزانەکەی دیار نییە بۆ ینی ئەمانە بەڕاستی من پێم وایە بۆیە هیچ کاتێک ئینسان سڵ نەکاتەوە لەوەی کە ئایا ئەم بڕی تۆ دەیبەخشی کەمە ئێمە بۆیە تەرکیزمان لەسەرەوەی دەڵین با خەڵک بێ بەدەم ئەم کەمپینەوە ینی هاوکاری من شتێکی کەم زۆر پێ ناخۆشیانی زۆر کەس هەن بیرکردنەوەیان وایڵێ گەرەوە ئێمە وامان لێباتە تورکیا بەهانامان نەئاهات مەسەلەن سووریا بەهانامان هەی تا چەند گرنگە دوورکەین لەم جۆرە بیرکردنەوەانە من پێم وایە زۆر خراپە ینی ئەم مسلمانی دوجارانی ینی بگاتە ئاسی ئەوەی ئینسان ئەوەندە دڵڕق بێ ینی تۆ بیهێنە بەرچاوی خۆت من بۆ هەر تەنها بیر لەوە بکەمەوە کاکە من کاتی خۆی ئاوامان لێکرا فڵان کەس بە جواب نەبوو خەڵکێکی زۆر لەوانێمەوە ویست بێتی بەڵام دەرفەتی پێنەدراوە نەیتوانیوە ئێمە زۆر جار بینیومان ئەم حاڵەتانە ئەم حاڵەتە کارەساتانە کە دەیبیندرێت لە وڵاتان لە شوێنی تر من و تۆ لەوانەیە لێرە بەدڵ حەسکین هاوکاریان بین بەڵام دەرفەتێک نەبووە ئێستا ئەم کەمپینەی ئێمە ئەم دەرفەتەی ڕەخساندووە بۆ خەڵکانی کە بیانەوە هاوکار بن و بەتایبەتیش ئینسان لەم کاتانەدا من پێم وایە بیر لەوە نەکاتەوە ئەمە کێیە و چ نەتەوەیەکە و چ ئایدیایەکی و چ باگراوندێکی هەیە دوجار ئینسانە مووقیفی ئینسانیش لەم کاتەدا کە ئەو پێویستی پێێتە ینی هیچ مهمێکی تێدا نیە من ئێستا دانیشتوم لێرە چاوم لەوە بخوای گەورە ئینتیقامی منە لە خەڵکێکی تری دەکاتەوە ئەوە نازانم چییە بۆیە من پێم وایە ئەمە دەرفەتێکە و وەکو ئەرزم کردی لەوانەیە خەڵکێک بەدڵ حەسکە هاوکار بێ دەستباریان بۆ بگرێ بەڵام نەیتوانیوە کات خۆشی لەناو ئەوانیژە خەڵکێک بەم شێوەیە هەبوو بێ بۆیە ئەم کەمپینەی ئێمە دەرفەتێکە هەر کەسێک کە بیەوێ دەستی هەبێ لەم خێرەدا لە نەجاتدانی ئینسانێک تۆ بیهێنە بەرچاوی خۆت لەوانەیە ئەم تیمانی ئێمە کە دەچنە ئەوێ گیانی چەندان منداڵ ڕزگار کات گیانی چەندان کەس ڕزگار کات دیانی هەر کەسێک کە بەشداری ئەم کەمپینی کردو بەشداری ئەم خێرەیە
بۆی ئەمە ئاوا لە شتەکان بڕوانین و بۆیە بە کەمی نەزانین ینی من ئەگەر تەنانەت وەک دەڵی 1000 دیناریەک بە کە بیدەم بەم کەمپینە لەوانەیە ئێمە 2000 دیناریەکی ئەو 1000 دیناری 4 نەفەریتر بتوانین تیمێکی زیاتری پێ دروستکەین خەڵکێکی زیاتر لانیکەم دەرمانێک و پێداویستێکی زیاتری پێ بنێرین بۆیە ئینسان سڵ نەکاتەوەی چەندی لە توانادا هەیە و خی گەورە چەندی بە قسمت کردبێ من پێم وایە هەر چەندێکی کەم بێ هەر زۆرە بۆ ئەم کەمپینە دوجار کەمێکی من و کەمێکی تۆ کەمێکی خەڵکێکی تر وا دەکا ئێمە بەڕاستی دەستکراوەتر بین و خەڵکێکی زیاتر و هاوکاری زیاتر بگەینە ئەو لێ قەوماوانە لە ئێستادا زۆر باشە کاگە من دڵنیام لە شار و شارۆچکەکان لە پارێزگاکان هەمووی ئینشاءڵڵا بەدەم ئەم کەمپینی ئێوە دێت ئێوە ئامادەکاریتان کردو بەدەر لە شاری سلێمانی لە شارەکانی دیکە لە قەزا و ناحیەکانی دیکە ئەگەر کەمپینێک یاخود هاوکاریەک پێشکەش بۆم کەمپینی ئێوە بکرێت و بە زووی کۆ بکرێتەوە بەڵێ بەتاکید هەموو فەرەکانی دەستگای بەخشین کە لە هەموو ناحیە و قەزاکان و شار و شارشکاندا هەیە بەتاکید هاوڵاتیان دەتوانن لەڕێی ئەو فەرعانەی دەستگای بەخشینەوە هاوکاریەکانیان زۆر بە ئاسانە بگەێنە دەستگای بەخشین و بگاتە شوێنی مەبەستی خۆی و تا هەمومان بەیەکەوە دەستبار بین بۆ ئەو وەک پێشتر ئاماژەشمان پێکە سەبارەت بە پێدانی پارەکەش ئاسانکاریکی زۆر بەڵێ فاس پێوە توانێت هەر لە مۆبایلەکەی خۆتەوە زۆر باشە لە 250 لە 1000 تا چەند توانێت هەر کەسە بە پێی توانای خۆی زۆر بەشدار بێت لەم پێشتر پێم وابێت چەندین ڕێکخراولەی ڕایانگەیان کە خەڵکان شتی کۆنە نێن لەگەڵ خۆیانە پێم وابێت بەشێکی دواکەوتنی دەستگای خێرخوازی بەخشیش بۆ گەڕایەوە کە بەرچاویان ڕوون بێت کە بزانن لەوێ چیان پێویستە ینی ئەوە تاسە دەرکەوت زۆر لەو کلوپلانی کە کۆکراوەوە نابێ ببرێت ینی لێ هیچ ئیسفادەی لێ ناکەن هێستەوەی کە گرنگە و زەرورە بۆ ئێوە دەرکەوت کە بابەتی تەندروستیە خۆی کارە ساتەکە وایە پێویستیان بە هەموو پێداویستەکانی ژیان هەیە کە دوجار ئەوانەی کە ئاوا لەوێ لێ قەوماون هیچ شتێکیان نەماوە وەرزەکەیشی وایە وەرزی سەرمایە بۆیە پێویستیان بە هەموو شتێک هەیە بەڵام زۆربەی جار ئەو کەمپینانی کە ڕادەگەیەندرێ و خەڵکێک لەوانەیە هەر توانای ئەوەی هەبێ شتێکی کۆنە کە لی زیادە بەکار بینێرێ بۆ کەمپینۆمانە بەڕاستی دەستگای بەخشین بۆیە وەک دەتوانم بڵێم ویستیان بەڕاستی تەرکیزکەنە سەر شتێک کە پێویست بێ وەکە ئەوان سوودی لێ ببینن لەم کاتەدا و ئێمەش کە بیرمان کردەوە بەڕاستی باشترین شت لەم کاتەدا بۆ ئەوان دەرمان و پێداویستی پزیشکیە و تیمی تەندروستیە کە بەهانانەوە بچێت چونکە ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێ ئەوانیش لە شوێنی خۆیانەوە ئامادەکاری کراوە بۆ ئەوانەی کە بێجێ و ڕێبوون مەسەلە وتێلەکان و زۆربەی شوێنەکان ئەم حاڵەتانە هەبووە تەنانەت کە باز لەوە دەکرێت مەکتەب و داواییرەکانیش دەرگایان کرابێتەوە بۆی کە پێشوازی لەو خەڵکە دەربەدەرەکرا بوو بن بەڵام ئەوەی کە لە هەموو شتێک زەرورتر بێ وەکو باسمان کرد دەرمان و پێداویستە پزیشکەکانە و گەیشتنی ئەم تیمانەیە بوێ بۆی هاوکاری خەڵکی خۆیان بن لەوێ زۆر باشە ئازان و خۆشەویستانە و ژمارانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت ئێوە دەتوانن باڵانس بنێرن بۆ ژمارانە لە ڕێگەی فاسپێەوە و کۆمەکی و هاوکاریەکانتان زیاتر بکەن و کۆمەکی و هاوکاری ئێوە دەبێتە مایەوەی کە ئەم کەمپینە گەورەتر بێت دەزانین کە ئەمە ڕووداوێکی سروشتیە لەوانەیە ڕۆژ لە ڕۆژان دووبارە لە کۆمەلگای ئێمەدا ڕووباتەوە بۆیە گرنگە لەم ساتە وەخت و گرنگەدا هاوکاری برایانمان بکەین لە سووریا و لە تورکیا لە کوردانی هەردوو ئەو وڵاتەدا گرنگە کە بە هەموو لایەکمانەوە هاوکاری ئەو کەمپینە بین کە ئینشاءالله بتوانێت کە جێی خۆی بگرێت و ئەو کەمپینە بە ئەو کۆمەک و داراییکە کۆ دەکرێتەوە بە شێوازێکی ئەمین بگەێنێتە دەستیان ئینشاءالله کاک دکتۆر دەمەوێت باز لەو بکەی کە ئێوە چ دڵنیایەک دەدەنە هاوڵاتیان لە بردننی ئەو کۆمەکی و هاوکارانەی بۆ ئێوە کە دڵنیام خەڵک متمانێکی زۆر باشی هەیە بەڵام هەرمێ ئاماژەی پێ بکەینەوە کاک دانەر ئێمە ئەو پلانەی کە هەمانە و ئەو تیمانەمان کە دەچێتە ئەوێ و هەمووی بەتی کۆمنتە و پیشانی خەڵکە خێرخوازەکە دەدرێت بۆ کە ئێتمینانی تەواو هەبێت هاوکاریەکانیان شوێنی خۆی گرتووە و پشت بەخوا ئینشاءڵڵا نەتیجەی ئەم کەمپینەش دەبینن و ئیش و کارەکانی ئەم تیمانی ئێمەش کە دایانێرین بۆ ئەوێ جێی دڵخۆشی و دەستخۆشی دەبێت ئینشاءڵڵا و ئەو خەڵکانی کە ئێمەش بەڕاستی ئامادەمان کردووە خەڵکیشی ڕاهێنراون خەڵکی ئامادەکراون بۆیە من قەناعەتم وایە چوونی هەریەکیشیان لەوێ سەقل و قورسایی خۆی دەبێت و دەتوانێت هاوکار و دەستبارگرێکی باش و خزمەتکارێکی باشی ئەو خەڵکە بێت و بۆ بەهانەوە چوونیان زۆر باشە کاکێمە دەمێت دواپامی خۆت گەینی
لەبارەی ئەم کەمپینەوە؟ داواکەم لە هاوڵاتیانی بەڕێز لەو خێرخوازان و لە وەکو ئاماژەمان پێکرد لە کەمترین بڕی پارەوە هەتا زۆرترین تا ئەوەی کە ئەتوان لە سەڵاتیان هەیە بتوان یارمەتی ئەم کەمپینە بدەن بۆ سەرخستن بۆ تا بتوانین بە دەستێکی ئەمین ئەو پارە و ئەو ئادەواتە تووبیانی کە ئەگا بەدەستمان بە زۆرترین ڕێژە و بە چەند بەشێک بگەێنرێتە دەست لێ قەوماوان زۆر سپاس بۆ ئێوەش و تەنها ئەوەیە کە بە هەموو لایەکمان هەوڵ بین بۆ سەرخستنی ئەم کەمپینە دڵنیا بن لەوەی کە لە دەستێکی ئەمین و بە ئەگاتە شوێنی خۆی تاکو بێتە توێشی قیامەت بۆ هەموو لایەکمان هەر ئەوەشمان چاڕوانی لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان لە هەر شار و شارشکانی کوردستان. دکتۆر مولای بەڕێزە دەگەر شتێکیشمان بیت چوو بێدیان دوا قسەی خۆت بگەێنیت. وڵا دەستان خۆش بێ پاداشتانداتەوە منی شەر بەڕاستی داواکاریم هەیە لە بازرگانان و خێرخوازان و خێرەوەمەندانی ئەم وڵاتە کۆمپانیا و شەریکاتی دەرمان شەریکاتی پێداویستی پزیشکی و کۆگاکانی دەرمان هەر کەسێک کە دەیەوێت هاوکار و دەستبارگیری خوشک و برایانمان بێ و دەیەوێت دەستی هەبێت لە ڕزگارکردنی ژیانی ئەو خەڵکە لەوێ و هاوکاریان بین هاوکاری ئەم کەمپینە بن وەکو پێم وتن ئەم کەمپینە کەمپینی خەڵکە کەمپینی هێمە نییە ئێمە تەنها دەستێکی ئەمینین بەسەریەوە و دڵنیایی ئەویان دێنە کە لەو بوارەدا ئێمە بتوانین خزمەتێکی باشکەین ئەگینا ئەم کەمپینە هەر کەسێک کە بیوێت دەستباری هاوکاری بێت و دەستباری لەگەڵ بکرێ خۆی خاوەن ماڵە و چاڕوانی زۆریشمان هەیە و دڵنیاشین لەوەی کە خەڵکی خواپێداوی کوردستان و خێرەوەمەند و خێرخوازانی کوردستان وەکو هەمیشە کە لە ڕابردوودا مووقیفیان دیار بووە لەم کەمپینەشدا بەڕاستی من ئومێدم وایە کە خەڵک بەدەمەوەچوونی سیجابی باشی دەبێت و دەتوانین لانی کەم شتێک بکەین کە ئێمەش وەکو نەتەوەی کورد لە باشووری کوردستان ئەوەی کە لە تواناماندا هەبوو کە لە دەسەڵاتماندا هەبووە ئەوە بەکە گەشتوتە دەستی ئەو خەڵکی ئینشاءالله. یاخوا دەستان خۆش بێت و خۆی گەورە پاداشتاماتەوە خۆی گەورە سەرکەوتنی بەم کەمپینە بەخشن ئینشاءالله. بەڵازان و خۆشەویستان پێم وا بێت کە شوبهاندنی خۆمان بەو کارە ساتە ینی بۆ خۆی بەس بێ بەوەی کە هەمیشە بەردەوام هاوکاری هەموو ئەو کەمپینە نەبین کە لەرمی کوردستاندا ڕادەگەێنێت و بە تایبەتی ئەم کەمپینی کە دەستگای خێرخوازی بەخشین و لەگەڵی دانەخۆشخانەی بەخشین ڕایگەیاندۆ بە هەموو لایەکمانەوە هاوکاریان بین چه وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد لە جانبی داراییەوە بێت لە جانبی ئەوانی کە کۆگای دەرمان و پێداویستی دەرمان و پێداویستی تەندروستیان هەیە هاوکاریان من کە ئینشاءالله ئەم کەمپینە بە دەستێکی ئەمین بگاتە شوێنی خۆی. کۆتایی بەم گفتوگۆیەمان دەهێنین لەگەڵ میوانەکان بەڕێز دکتۆر ڕێبوار حەسەن بەڕێباری نەخۆشخانەی بەخشین وەروەها کاک هێمن قزڵچی سەرپەرشتیاری کەمپینی بەخشین و ژیان و یەخوا بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە. بەڵازان و خۆشەویستان کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بەخواتان دەستپێنین خواتان لەگەڵ.